ئێمە بەشی زانستی تاقیگەی پزیشکین لەو کاتەوەی کە ئەم بەشە کراوەتەوە هەتا ئێستاکە زانکۆی چەرم و هەمیشە کەمتەرخەم بۆ بەرامبەری بەهۆی نەبوونی تاقیگەوە لە حاڵێکایەوە بەشێکی تاقیگەین و زۆرینەی کارەکانمان لە تاقیگەیە لە داهاتووە ئیشمان هەر لە ناو تاقیگەیە بەڵام بەداخەوە هەتا ئێستا زانکۆی چەرم و احتیمامی پێ نەداوەت هەمیشەش بیانویان ئەوەیە کە بودجە نییە و پارە نییە بەڵام ئەمە گوناحی خوێندکاری تیانە کە یەتە زانکۆ 4 ساڵی زانکۆی بەڕێ ئەکات و بەبێ تاقیگە خوێندن بەڕێ ئەکات و هیچ فێر نابێ دواتر خوێندکارێکی تاقیگە ئەچێتە تاقیگەیەکەوە ئەو ئیشی لەسەر ئینسانێکە نەوەک ئامێرێکیان شتێک. ئێمە وەکو خوێندکارانی بەشی زانستی تاقیگەی پزیشکی ئەمڕۆ لە بەردەم سەرۆکاتی زانکۆ کۆبووینەتەوە بۆ داواکردنی مافەکانی خۆمان کە دابینکردنی مختبەری تایبەتە بە بەشەکەمان و دابینکردنی مەوات. ئێمە ئەوە 4 ساڵە لەم بەشە خوێنین وەجبەی یەکەمین تا ئێستاکە شتێکی وا فێر نەبووینە بەهۆی ئەوەی کە مختبەری تایبەتمان نییە و مەوادیشمان نییە بۆی ئیشەکانی پێ بکەین و شتەکان فێر ببین. من ئەتوانم لێرەوە بڵێم ئەمە بۆ دەیان جارە من نووسراوم کردووە لەسەر داوای هەم خوێندکارەکان و قوتابیان و هەم داوای ستافی زانکۆ بۆ وەزارەتی خوێندنی باڵا لەوێشەوە بۆ وەزارەتی مالیە بۆ ئەنجومەنی وەزیان چەند جارێک خۆم نووسراوەکەم بردووە ئاخر ڕۆیشتنم بۆ لای جێگزی وەزی پلاندانە بۆ کەوادی پێداوین ئەم جارەیان ئەو بینایەمان بۆ دەست پێ بکرد ئەم بینایە لە 185 تەواو بوو وەکو بینا بەڵام ئەساس و شتی هەتا ئێستاکە ئەوەشی هیچ نەکراوە ئێمە هەر چۆنێک بێت لەسەر بودجەی خۆمان ئەوەی کە دەسەڵاتمانە بۆ توانیمانە تا ڕادەیەکی زۆر ئەچیزە و مەوادی بکڕین بەڵام هەر بە پێ پێویست نییە ئەوەی کە لە تمۆخی ئێمە بە پێ پێویست نییە ئەم قسەی ئەەکەم بۆ ئەعلام هەوی بزان زانکۆی چەرم و حکوومەتی هەرێمی کوردستان بەی شێوەیەک ئاوڕی لێ ناداتەوە لەبەر هۆکارەکەی پایتەختی شەیدان و ئەنفالە.